سڵاوتان لێبێ بینەرانی خۆشەویست پیرۆزبایی جەژنی ڕەمەزان لە هەموو لایەکتانەکەم ئینشاءالله ئەم جەژنە ببێتە مای خێر و خۆشی و بەرەکەت بۆ سەر وڵات و بۆ سەر نەتەوەکەمان. ئەمانەوێ لە هاوڵاتیان پرسیم بزانین پەیامیان چێ لە جەژنی ڕەمەزان و چۆن سیلەی ڕەحم جێبەجێەکەن بە تایبەتی لە ئێستاە کە ڤایرۆسی کۆرۆنا هەیە مەترسی هەیە چۆن ڕێکارە تەندروستیەکان جێبەجێ بکەین و لەگەڵیشا خۆمان پارێزین و سیلەی ڕەحمی جێبەجێ بکەین. ئەمانە لە هاوڵاتیانە پرسین و پەیامی ئەوانتان بۆ گوازینەوە ئێوەش بینەری بەرنامەکە بن. سبەینەوە چۆن جەژنەکەن پیرۆزبایی لە کێیەکەیتەوە؟ وەڵا پیرۆزبایی لە جەنابتان و لە بینەران و لە هەموو خزمان و دەستانەکەم. سپاس. لە جەژنانە هەمیشە سیلەی ڕەحم تازە کراوەتەوە، بەڵام ئەم جەژنە جیاواز لەوانی دیکە ڤایرۆسی کۆرۆنا هەیە و داواکرێت کە خۆمان پارێزی. چی بکەین باشە لەم جەژنە؟ وەڵا داواکانی خەڵکی خۆی پارێزی لەم نەخۆشیە و پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بێت. سبەینێ تۆ بۆ ئەوی با بڵێن خزمان بەسەر بکەیتەوە بە تەلەفۆن با بڵێن تەلەفۆنیان بۆ هەندێکیان بە تەلەفۆنی هەندێکیان بە ڕۆشتە خزم نزیەکان سەردانیان نەکەن بەس ئەوانتر بە تەلەفۆن. سبەینێ چ خواردنێک زیاترەوە لێنێن بۆ جەژنان؟ وەڵاوە ڕزی ماڵە چی لێنێ ئەیخوێنێ. تۆ شتێکی دیاریکراو نییە بڵێ ئەوە هەموو شتێک رازی هەموو شتێ رازی. تۆ چۆن جەژنەکەی؟ وەڵا هەروەکو جاری جاران بەیانی هەڵەسینانە خۆت و هەروەکو احتیاجی ماڵی خۆتان جەژنەکە یاچی ماڵی خەزوور بۆ ماڵی باوک؟ وەڵا ماڵی باوک و ماڵی خۆمان لە تەنیژەکەوە عادەتەن ئەچم ماڵی باوکم لە جەژنەکە. سپاس. یەکەم کەس کە پیرۆزبایی جەژنی لێ بکەی کێ زیاتر لەگەڵ کێ؟ وەڵا طبعا خێزانەکەم و مناڵەکەم و دایک و باوکم و خوشکم. خواردنی قەیسیت بۆ لێ نانێ؟ بە وەڵا قەیسی لێنەرێکی چاک. وەڵا قەیسیەکانت بەدڵە؟ بەڵێ. سپاس. چۆن سیلەی ڕەحم جێبەجێ بکەین لە جەژنا کە بە تایبەتی ئەم جەژنە کە مەسەلەی خۆپارێزن لە ئەم نەخۆشیە هەیە وەزاری تەندروستی داواکە خۆمان پارێزین لەگەڵیش ئەوە با بڵێن کە سیلەی ڕەحم جێبەجێ بکەین چی بکەین باش؟ وەڵای سیلەی ڕەحم کە تۆ بڵێن بە چۆرە دەرە مەگەربات لە ڕێی تەلەفۆن و لە ڕێی ئەوە بڵێت لە ڕێی تەلەفۆنەوە قسە لەگەڵ یەکتریا بکەین بەزەوەنێ. کەسێک سەردانی کردی چی ئەەکەیت؟ وەڵا هێتر کە سەردانی کردی ناچاری بە خێراتن یەکەی تۆقەی لەگەڵانەکەی ئەکرێ بە نمونە باوەش نەکەێت لە دوورۆ پیرۆز جۆرە نییە بەخوا من وای نابین لە وڵاتەیە کۆرۆنا بۆ شێوازەوێت بەخوا بۆ شێوازە نییە من نازانم. سپاسم. سڵاو لێبێ. جەژن لە خۆشتان سپاس. هاوسەر دەوێت قەیسێکی زۆر تایبەتم بۆ لێ. بەس تا ئێستا جەژنان لێم نەناوە بەس ڕۆژانی تر لێم ناوە زیاتر لە ماڵی خەزوور بنە. با بڵێن کاتەکانی تر بۆکو جەژن لێ کردەوە بۆی قەیست بۆ لێ خۆیزانێ باسێ کرد تام و لەزەتی تێکرێ مش حەزمانی. ئەم جەژنە زیاتر لەگەڵ کیا بەسەرەبەی پیرۆزبایی لە کێیەکەی؟ سەرەتا هاوسەرم جا مناڵەکەم و ماڵی خەزوران و ماڵی باوکم سەرەتا لە ماڵی خەزورانم جەژنەکەین تر ئێوارە شیەچین بۆ ماڵی باوکم. قەت هاوسەرت نەیوت تۆ بام جەژنە بەرینەوە بۆ ماڵ ئێوە با بڵێ باوکی تۆ کە خەزوری خۆیە کێشەی نییە نا جەژنەکەی تر لێ کردمە تەوزیعتان کردووە کێشەوانێ عەدالەتی هەیە باشە زۆر باشە. چۆن سیلەی ڕەحم جێبەجێ بکەین کە خۆمان پارێزین لەم نەخۆشیەیش ئەو ڕێکارانی کە وەزارەتی تەندروستی داوای کردو خۆمان پارێزین؟ هەڵبەتەوان بۆ ئێمەیانە لە ڕێگەی مۆبایلەوە شتێک باوکو ساڵانی تر نەبێت. وەڵای پیرۆزبایی لە هەموو گەلی کوردووە هەموو مسلمانانەکەین و ئینشەڵڵا جەژنێک پێ خێر و خۆشیە نابێ و ئەم بەڵایە لەسەر جیهان لابات. لە جەژنەکانە تۆ خۆت تا چەند سیلەی ڕەحم جێبەجێەکەی سەردانی کەس و کارەکەی یعنی تا چەند گرنگە جەژن بکەینە هۆکارێک بۆ سیلەی ڕەحم جێبەجێ؟ وەڵای خۆی سیلەی ڕەحم دایما بێ بەردەوام بێ پێویستە سەردانی و کەس و کار بکرێت بەڵام جەژنیش تایبەتی خۆی هەیە پێویستە لە گەورەکانەوە دەست پێ بکەین لەسەر گەورەکانەوە لەوانەی کە خەڵکیان کۆچی کردووە دوای ئەوە بینە سەر ئەوانی تر بە تەکید زۆر زەڕورە.
ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر بێ خۆشمان پارێزین و ڕێکاری تەندروستی بگرینە بەر تۆ چۆن کە سوکارت بەسەرەکەیتەوە و خۆشت بپارێزی لە پابلین و نەخۆش بۆ بەسەرکردنەوەکە ئەگەر بە پێی ڕێنمایەکان ڕێگە نەبێ نەتوانین بڕۆین ئەوە ئەم ڕۆمان لەبەر دەستایە بتوانین سەردانی شوێنە زۆر زەڕورەکان بکەین تۆ ناتوانین بچی بۆ هەموو ماڵەکان بەستوانی بچی بۆ لای دایکت بۆ لای خەسووت ژمارەیەکەکان شتە زۆر کەسە زۆر زەڕورەکان کە لە پێشەوەیە ئەوانەی ترە گەر ڕێگە نەبێ ناتوانین داوا لێبوردیان لەکەین لە ڕێی سوۆسیال میدیاوە ڤایبەر هەیە هین هەیە ئێستا کاتی ئەوەیە کە بەکاری بێنین چۆن جەژنەکەیت وڵای عادەتەن وەختی خۆی کە پێشەوەی کەرنتینە نەبێ هەر لە ماڵی باوک بوو لە ماڵی خەزوران بۆمان کرد بەڵام تا ئێستا قەرارمان نەیەوە بچین بۆ کاملایەن ئێوەی بە دڵنیایی بۆ یەکێکیانە ڕۆنیان لەمان خۆتان نابێت تاقیتەنیان ناخۆشە جەژنکردن ئەی چ خواردنێک زیاتر لێن لە جەژنانەیە وڵای هەر قەیسی هەیە و برنج و فاسۆلیایە و تر برنجی کوردیە و قەیسی و فاسۆلیا بۆتە ڕەمز بۆ جەژنە لە ناو کوردەواری هەروتیان جەژنێتەران لە قەیسی فاسۆل بەڵێ بێگومان وایە زۆر باشە چ پەیامێک هەیە لە جەژن پیرۆزبایی لە کێیەکەی لەم جەژنەیە وڵا پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەم لە ماڵی باوکم و ماڵە خەزورانم هیوادارم ئیشەڵا جەژنێکی خۆشی بێ و بۆ سەرانسەری کوردستان و ئیشەڵا ئاشتی و برایەتی لە نێوانمانە بێت و بێتە مای خۆشی بە هەموو لایەکە باشە ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر وەزارەتی تەندروستی داواکە خۆمان پارێزی لەگەڵ شاد پێویستە لە جەژنەکانە ئێمە سیلێ ڕەحم تازە بکەینەوە تۆ چۆن ئەم سیلێ ڕەحمە جێبەجێیەکی لەگەڵیشە ئەو ڕێکارانە گریتە بە وڵی ئەبێ هەر لە ماڵیشەوە بین هەر لە ڕێی موبایل و تەلەفۆنات وشتەوە ئەتوانین جەژنە پیرۆزی خۆمان بگەێنین کەسانەمان کە بینی لە نزیکەوە تەوقە و با بڵێن باوش پیانەکەین هەر لە دوورەوە پیرۆز بەڵێ ئەبێ ئاواشە بێت مەمنونم بەڕێزم لێش پیرۆز زۆر سپاسم چەند خواردن دەستەکەی بە خواردن من کەنوێژی بەیانیم کردی تر هەواسم دەستەکەم وردە بە چەژنێنە گشتی خواردی جەژنە قەیسی و قەیسی حیاتەکەی وەکو جەژن کوردەواری کۆن قەدیم جەژن وا بوو کە ناتەخوا نوێژی جەژنەکە هاتی تۆ لە ماڵەوە نییە تێ ناتەخوات و دەکەوتی لە ماڵان ئەگەڕایت زۆر خۆش زۆر ئەوەی عاجز بۆیە لەگەڵ ئاشتیانە کرد و ئەوەی ناڕەحەت بۆیە لەگەڵ یەکتری چوو بەلای یەکتری و پابندی بە ڕێنماکانی ڕەحمەت چی دانێن ئەوەی جێبەجێ ئەگەر پێشمان گەرەمە ساڵان جێژنانە بکەینەوە خۆشی واللهی چۆن جەژناناکەین خۆتزانی کەرنتینە ئیتر هەر لە ماڵەوە ئەبین شتێکی وانە ئەگەر پێشووتر بواە کەرنتین نەبواە هەر بە ئیشەوە مەشغوڵ ئەبووین نانی جەژنمانە خوارد و دوای جەژنە پیرۆزەمانەکە لە ئازیزانمان و دواتریش ئاهاتیم بۆ ئیش بەس ئێستا وە بڕۆ هەر لە ماڵەوەین ئیتر نازانم شتێکی وانە لە پلانما بڵێم ئەیکەم بۆ جەژن بەس ئەوەی جەژنە پیرۆزە ئەکەین لە ئازیزانمان و تاو ئەم جەژنە وەزارەتی تەندروستی داوای کردووە کە خۆمان پارێزی تەمان 100% کۆنتترۆڵی ئەوە ناکە ڕێگری لە هەموو مامکان نچین بۆ لایەکتری بەڵام چۆن خۆمان پارێزین لەگەڵشی ئەوسی لە ڕەحمە جێبەجێ بکەین کە لە کوردەواری هەر لە کۆنەوە واللهی مەگەر بەس بە تەلەفۆن مەگەر بەس بە تەلەفۆن بەڕێی من نازانم ئەگەر کەسێک بۆ منە هات بۆ ماڵیەوە ئەو کاتە چییە؟ حەزەکەم تەوقە و ماچکردن نەبێت تۆ تاڵ زۆر زۆر سپاس لە ئێوەش بەڕێزی چۆن خۆتە پارێزی لە با بڵین تەوقەکردن و ماچکردن و ئەوانی کە وەزارەتی تەندروستی داوای کرد خۆمان پارێزین لەگەڵ سیلێ ڕەحم جێبەجێ وڵی ناببینە دەروانێ ناببینی دەر مەگە بە تەلەفۆن هەواڵی کە سوگار برسی تۆ خۆت ماڵت جیایان لەگەڵ ماڵ باوکە یەکەم کەس کە تەلەفۆنی بۆ بکەوی پیرۆزبایی لێ بکەیت ئەوانەوێ دایک و باوک بێ خوشک و براوە چیان پیاڵی چ پامێک دێ بۆیان لێرەوە وڵا جەژنە پیرۆزی هەرچەنە ئەم جەژنە بۆ ئێمە خۆش نییە ینی لە دوای قەیرانێکی زۆر ناخۆش دڵی خەڵک دڵی خۆش نییە تێگەی ڕاستە لەوانێ من کێشەم نەبێت بەڵام کۆمەڵی خەڵەکە ناڵێنێ بەدەست بێپارەی و بێموچەی و چواردەورەکە دڵی خۆش نەبوو تاسیری هەیە بۆ تۆ چواردەورەکە و کە پارەی پێ نەبوو ژیانی ماڵ و مناڵی دابین کە مەشاچی لێبێت کە مەشاچی لی هەبوو تۆش پێ ناخۆشە بێت تێگەی یعنی زۆر تاسیری هەیە نازانم حکوومەتیش باشی نییە پیرۆزبایی لە هەموو مسلمانانەکەین و خاصەتەن کوردستان و سلێمانی و وڵاتانی خۆمان
خوا لە بەڵام مسیبە دوورماکان و نەخۆشە بە دوورماکەوە خوا کاری ئاسان بۆم فەقی و خەڵکە بکات کار ئاسانێکی عام بۆ بێن بەسەرم خەڵکا بڕژێت مامە ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانیتر وەزارەتی تەندروستی ئەڵێ ئەبێ خۆمان پارێزین لەگەڵیش ئێمە جەژنان هەمیشە سیلەی ڕەحم لە ناو کوردەواریە تازە کراوەتەوە سەردانی خزم و کەسوکار کراوە تۆ سبەینێ چۆن سیلەی ڕەحم جێبەجێەکەیت و ئەو ڕێکارانش کە خۆپاراستنە لە نەخۆشیەکی قانونە ئەو پێتەڵێ بێ بە هی ئەوان هەڵسەوندانیشی ئەڵێ ئەوە ئاگرە دەستی بۆ مەبە نەخۆشیەکەیەوە لە هەولێر تەعزیە بووە لێرە لە تەعزیار عینەشە دەوانە دروست بووە جا ئێمە بێ پێڕۆی ئەوانەکەین لە خۆمانەوە یەکتری هەرە بین بە خۆشی یەکتری هەر بینینەوە بەس فەقیر وێرانە کەس وێران نییە ئەگەر ئینسانەکان بڕۆن دوای نانەوە بەس جەژنەکە دێتەوە جەژنی خوای هەرێتەوە ئەو دەورانی خۆیەکە دێمە پاسەوەدا ئابەزی دەورانی خۆیەکە ئەو کەم و یان زۆر بێت ئێوە چۆن جەژنەکەن چۆن سبەینە بەڕێ حەزەکەن هەر کوردەواری قەدیمی خۆمان جەژنکەن بەس خۆ نێشێڵێن دەساتمان نییە کوردەواری کۆن چۆن جەژنی ئەو کاتە چۆن وەڵی کوردەواری کۆن قەدیم جەژن وا بوو کە ناتەخوا نوێژی جەژنەکە هاتی تۆ لە ماڵەوە نییە شتێ ناتەخوات و دەکەوتێتە ماڵان ئەگەڕایت زۆر خۆش بوو زۆر ئەوەی عازیز بووە لەگە ئاشتیانە کرد و ئەوەی ناڕەحەت بووە لەگەڵ یەکتری چوومە لای یەکتری و ئەتی سێ چوار ڕۆژ لە سەیدەک ماڵە گەڕانی و ساحەتمانە کرد سیلەی ڕەحمتان جێبەجێ کرد لە زیادی گەڕان سێ ڕۆژەکان کرد مع تەجەول لێمان مع تەجەول خۆ دەسقاتی ئەوانی نییە لەوانەیە هەر زۆرفەکە وا گوجێ باش ئەم جەژنە چۆن سیلەی ڕەحم جێبەجێ بکەین وەکەوەی کە تۆ تجارانتان کرد لەگەڵیشا خۆمان بپارێزین لەو باڵین ڕێکارانی کە وەزارەتی تەندروستی داوای کردو چی بکەین باشە بەلای خۆزی ئەوەی کە وەزارەتی تەندروستی وتێتی ئەوانە لەوانە هیچمان لە سعودی زیاتر نییە سعودی کەعبەیە بینین هەموو 15 زەلان بە دەوری نێزاران نییە من خۆم لێوەمانە لێوم ئەشۆ بلا نەمەوێت لاوزن حەجە لەسوات ئێستا بڕۆ 20 کەسی دیان نیە چاو جارانە معنای ئێمە سەرچاوی ئێمە ئەوەیە کە نیەکەن وای لێ بکەین ئێمەش بەجووری هەل لێ وای لەکەم نەخۆشی لە ئارا هەیە بەسی لێ ڕەحمەت کە چوتە بە لای کەسی ئەوەی خوای گەورە نییە پاداشتێکی زۆر باشە داتەوە بەڵام ئەم جەژنە ڕەنگە زۆرێک خەڵک لەبەر ئەم ڤایرۆس و ئەم نەخۆشیە زیاتر بە تەلەفۆن پیرۆزبایی لە خەڵک بکوایە بە تەلەفۆنێکە بەس ئەگەر بێت و ئەم جەژنە نامێنێت و حەفز تەعزیە نامێنێت سیلی ڕەحمی نامێنێت زەرەری لە کۆمەڵایەتیەدا سیلی ڕەحم نامێنێت کەس بەلای کەس ناچێت ئەتی وای لێ هەرکەس بەخۆی ڕەمەوە علاوتەوە بەس ئەم جەژنە و ئەم تەعزیە و ئەمانە یعنی بۆ بەشێک لە کۆمەڵایەتی نزیکە کاتەوە سیلی ڕەحم نزیکاتەوە خەک بە هاواری بانگی یەکتریەوە بچێ خۆشترە و چی کەسێکەیە زۆر تایبەت توێ یەکەم کەس پیرۆزبایی لێ وەڵای من پیرۆزبایی خۆ دایکم نەماخوا ئافرێکە دایکم مەمایە تقریبا لام وایە دۆ نەکەمە تەمەنی ژیانمە فکرم کردەوە کە نوێژی جەژنمەکە نەهات بەلای مناڵەکان پێشەوە چوومە لە دایکم جەژن دەستم ماچە کرد و جەژنە پیرۆزەم لێ کرد بەلای دایکت ئارە وەڵڵا بەلای براکە مناڵەکان خۆشم نێچوو بەچە دایکم ئەمری خۆی کرد خوا ئافرەکەتێ ئارە وەڵا ئەتێ لە برا و خوشک و مناڵ و خێزان و ئەوانەیە هەرچەنە زۆر جار گلەی ئەوە کرێت لە ناو خۆمان کە سیلەی ڕەحم ئێستا کەم بۆتەوە وەکو جاران نەماوە بەڵام هەمیشە جەژنەکان هۆکارێک بوون بۆ ئەوی تازەکردنەوەی ئەو سیلەی ڕەحمەی تیابێ ینی سەردانی یەکترمان کردووە سەردانی خزم و کەسوکار و باڵێن دراوسەکانمان کردووە جۆرە لە جۆرەکان تازەکردنەوەی سیلەی ڕەحم بووە بەڵام ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر وەزارەتی تەندروستی داوا کات کە خۆمان پارێزین لە تەوقەکردن لە یەکتر ماچکردن لە باوەژ لە یەکدان لەبەرەوەی مەترسی ڤایرۆس و کۆڕۆنا هەیە خوا نەخواستە بەوە یەکێک لەو شتانەوە ئەگەر ئەو ڤایرۆسە بڵاو بێتەوە مەترسێکی زیاتر دروستەکات لەبەرەوە ئەم جەژنە هەوڵ بدەین ئەگەر یەکتریشمان بینی تاوخە نەکەین ماچ یەکتر نەکەین باوەش یەکتر نەکەین هەر لە دوورەوە سڵاو و جەژنە پیرۆزە لە یەکتری بکەین یاخود ئەو کەسانی کە دوورترن لە شارێکتر هەر زیاتر بە تەلەفۆن یاخود بە نامەناردن پیرۆزبایی لە یەکتر بکەین ئینشاءڵڵا
تا چەند خواردن دەستەکەی بە خواردنێ وەڵام من کە نوێژی بەیانیم کردی تر هەڵەسم دەستەکە مردە و دەبە چێژلێنان نوێژی بیانی ناخەویتەوە نه زۆر باشە سیلێ ڕەحم تا چەند گرنگە لە جەژنەکانە تازەی بکەینەوە سەردانی کەس و کار بکەین چۆن چۆنینەوە ینی ئەو خزمانە بەسەرەکە خۆی پێویستە بۆ لای هەموو کەسێ بچی کەس و کار دراوسێ ڕەفیق برادەر بەس ئیستا کواوە ماوە نەماوە ئەو ڕەحمە نەماوە ئەو جارانیان خەڵقەڵەستا هەتا هەموو کەس و کاری بەسەرە کرد و اینجا هاتەوە ماڵەوە ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر ئەبێت تۆزە خۆمان پارێزین لەبەرەوەی ڤایرۆسێک هەیە و ڕێکاری تەندروستی هەیە چی بکەین تاوەکو خۆشمان پارێزین و سیلێ ڕەحمەجەکەی جارە من یەکێکیان خۆمم لەو ڕۆژۆ کە ئەم بەزمە بوو ئەمە یەکەم جارە بێمە دەرەوە یەکەم جار خۆت پاراستەوە باشە لە جەژنا چۆن خۆتە پارێزی چیە نیشە هە لە ماڵەوە ئەی کەس و کار بە تەلەفۆن با بڵێن بە سەریانەکەیتەوە بەچی تەلەفۆنەکە باشتر پیرۆزبایی لە کیەکەی سەرەتا بەیانی لە کێوە دەست پێ لە براکانمەوە و لە خوشکەکانمەوە لە سوبراکەمەوە جارە سوبراکەم لە براکانەوە زیاتریش چاکە بۆت زۆر پیرۆز بەلامو لە دایک دەڵێ بەیانی زوو هەڵەسم تر ناخەومەوە بۆ جەژن خواردنیان بۆ لێ بەڵێ چ پامێکتێ لە جەژنا پیرۆزبایی لە کیەکەی سەرەتا بەڵا سەرەتا پیرۆزبایی لە دایک و باوکمەکەم ئەوە دایک و باوک ئەساسە لە هەموو مسلمانانی جیهان پیرۆز بێ لە تۆژی شاڵە سیلێ ڕەحم تا چەند گرنگە لە جەژنەکانە ئێمە تازەی بکەینەوە چۆن بتوانین دڵی کەس و کار و خزم و با بڵێن دراوسی خۆمان بدەینەوە لە جژن سەد گرنگە ئەوە بێ سیلێ ڕەحم جێبەجێ بکەیت یعنی غزمە کەس و کارە بێ سەردانکەیت ئەوە بێ هەبێت بەتاشت بەڵام ئەم جەژنە جیاواز لە جژنەکانی تر ئەم مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هەیە ڕێکاری تەندروستیە بێ بگرینە بەر چی بکەین تا هەم خۆمان پارێزین و هەم سیلێ ڕەحمەکەی جێبەجێ بەڵایی ئەگەر بە پەیوەندی تەلەفۆنیش بێ بکرێ باشترە ینی لێک نزیین نەکرێت ینی هاتو چۆکە نەگەی باشترە تۆ بە تەلەفۆن کەس و کارم جارە بەسەرتوانی ڤایرۆسەکە نامێت ئەتاونی ڤایرۆسەکە نامێت ئینشەڵا بۆ جەژنی قوربان ئەتوانی سەردانی تەواتی خۆخی باشە حەزەکەی لایکت بۆ خۆی لە تەنیشش ماوەستاوە وە زمینێ چیت بۆ لێم نێ قەیسی ئەخۆن فاسۆلێ ئەخۆن چ خواردنێکی ترێ هەستان لێ بێدایک بۆتان دروستکەن وەڵا هەر برنج و قەیسیەکەی ئەوە دەرەجێگە ئەو بە جەژن قوربانە سپاسەکە برای گەورەم یەخوا ئێوەش نییە ئێوەش و یەک گوتوش و ئامۆژگاریش هەر بمێنن بۆ شێرازەی کۆمەڵایەتی وەکو زمانی زوو ئەی ناخۆی ئەگەر ئێوە نەبن قەنەعاتی بێ لەوانە شەڕۆژ ئێمە لێمان تێک نەزانن کەیبانی مەقیدە بە کەیبانی عەسەدا و کەیبانی نێوەڕۆدا یاخوا جەزای ئێوەش باتەوە هی ئێوەش و یەک گوتوش و کۆمەڵیش و ئامۆژگاری هی هەمووتان ماڵی هەمووتان ئێمە ئاگادارین تەلەڤیزیۆنەوە ئێوە زۆر ئێوەش هەمووتان یەک گوتوش یارمەتی فەقیر و هەژار زۆر دەدەن بەس خۆزگە ئەوانی کەس نییە کە سەحەی ملیارە هەن وەکو ئێوە هاوران لە فەقیر و هەژار بەداتەوە یەتان کەرەنەوە چتان نییە بوجەشتان نییە وەنی حدود و سەرۆ سامانتان نییە بەس خی گەورە پشتیوانیتان بکە ئاڵای ئیسلام بەت بێتە لا إله إلا الله محەممەد ڕەسوول الله ئەم جەژنە مەترسی ڤایرۆسی کۆرۆنا هەیە چۆن سیلێ ڕەحم جێبەجێەکەی دوو خۆش پارێ وەڵایەتا بتوانین زیاتر بە تەلەفۆن و یان چماڵ خزمەکانمان بە سەلام ویتر ئاوە قەوم ماچ نەکەین هەرێکێنەوە هەرە بێت لە بینی خزمەت زیەکانە پام چییە بۆ جەژنانی ئەم جەژنە تۆ پیرۆزبایی لە کیەکەی زیاتر لەگەڵ کیا کاتەکە بەسەرە بێت پیرۆزبایی لە دایکم بەکەم هەر لێرەوە هەتا ئاڵە بجە هەرسم بۆ لەژش بۆ لای دایکم گەرد نازای لێ ناکەین خۆی گەردم ئازاکە پێویست ناکە تا باشە تاسە دڵی نێشانوە چۆن ئێوە بینە جەژنەکە جەژنانە ساڵام چۆن کراوە هەر ئاوایکەینەوە ئەم جەژنە جیاواز لە جەژنەکانی تر خۆزاری تەندروستی داوا کات خۆمان پارێزین لە نەخۆشی کۆرۆنا چۆن بتوانین هەم سیلێ ڕەحم جێبەجێ بکەین هەم خۆشمان پارێزین ئەمە پابندین بە ڕێنماکانی حکوومەت چی دانانی ئەوەی جێبەجێ دەکەین ئەوە جێبەجێ دەکەین ئەگەر دێشمان گەڕم وەک ساڵان جەژنانە بکەین ئەوە خۆشتریشە تۆ چۆن کەس و کارە بەسەرەکەیتەوە و لەگەڵ شاخۆ تەلەفۆنەوە بەڵێ ئەگەر حکوومەت نێ لە بڕۆینە دەرێ بێت لە ڕێی تەلەفۆنەوە جەژنانە بکەین سبینێ ئینشاڵا ئەگەر جەژن بوو تۆ یەکەم کەس کە تەلەفۆنی بۆ بکەیت و جەژنە پیرۆزەی لێ بکەیت یەکەم کەس دایکمە بۆچی زۆربەی و کەسانی لێ پرسم یەکسەر دایک هەڵەبژێرن دایک خۆشەویستترین کەسە لە لای منەوە بەڵێ
کەسایەتێکی تایبەتیشی هەیە لە هەموو جیهان. ئێستا ئەگەر زۆر ئۆکەی داانێ خۆشەویستم کەسە لە ژیانمدا دایکمە. سۆزی دایک بە هیچ شتێک بەراورد ناکات. باڵە زۆر باشە کەواتە سبەینی ئینشەڵا کە پیرۆزبایی لە دایک و لە کەس و کارت و لەمانەکەی پێت باشە خۆشمان پارێزین یعنی بە تەلەفۆنات زیاتر کەس و کار بەسەر ئەگەر ئەوە بێ دەبێت بە تەلەفۆنات بێت. چەند خواردن دەستەکەی بە خواردن من کە نوێژی بەیانیم کردی تر هەڵاسم دەستەکەم و دەو بە چێژێنە گشتی خواردێژە قەیسی و قەیسی حیاتەکەی وەکو جەژن پدوانی کۆن قدیم جەژن وا بوو کە ناتەخوان نوێژی جەژنەکە هاتی تۆ لە ماڵەوە نییە تێ ناتەخوات و دەکەوتی لە ماڵان ئەگەڕایت زۆر خۆش زۆر ئەوەی عاجز بووە لەگە ئاشتیانە کرد و ئەوەی ناڕەحەت بووە لەگەڵ یەکتێ چوو بەلا یەکتی و پابندین بە ڕێنماکانی حکومەت چی دانێن ئەوەی جێبەجێ ئەوە جێبەجێ ئەگەر پێشمان گەرەمە ساڵان جێژنانە بکەینەوە خۆشویستە. تەلەفۆن زیاتر خزم و کەس و کار بەسەر بکەینەوە ئەمجاش كل ساعتنا بيشكوت وكاكت ولا قال امريكا باللحظات يقساكي ولا قال اوروبا باللحظات يقساكي البودي هذه شعر باجر بيت شعر زور بيت بعزيان بيت بيودي خد يجنا معه يساكاك كوادي معه بۆ جەژنانی ئەوە زیاتر چی خواردنێک لێنێن خۆت حەز لە چ خواردنێکە ماڵەوە بۆ دواري خۆم برنجە و قەیسی و فاسوەلیایە کار چیە کورد ئەوەنە حەزی لەم چێشتی قەیسەیە لە جەژنا بەگشتی هەمووان و لەزەت لەزەت نەباینەیەک قەزر خات تابەتە لە باوکو باپیرۆ ماوەتەوە خۆت حەزی لە قەیسی ئەم تەمەنی منە بەس حەزم لێ کرد بەس ئێستانە پێشتر حەزم چی ئێستا خۆ ێستش خۆ ماشەڵا زۆر تەمەنی کاکە زروف و زەمانە و شەکرە و زەختە و توێزەوە مادەی شەکری زۆر تیا شیرینی تایە ئەبێ خۆ پارێزی لێی گەنەوەکو ناخۆشی ناخۆشە نامتوانای بێبی خوا خۆشە هیچ جەنابیشتان کورد بەخۆشی خوارەحم بەس بە فەقیرکە سبەینێ خێزانت خواردن تامەلێنێ یاخود دایکت چ خواردنێکی خێزانتە زۆر پێ خۆشە بوو لێرەوە چی پێڵە وڵا خواردنەکانی هەمی خۆش بەڵێ لەناو خواردنە خۆشەکانی کامیان زۆر تایبەترە لای وەڵاهی هەمووی خۆشە هیچ شتی ناخۆشی نییە بەڵام دایکم خۆشترە دایک لە پێشترە دایکجیگە لە تامول لە زەتی خواردنەکە خۆشی کەسایەتێکی تایبەتە ئەو هینە نەماوە یعنی ئەو کەش و هەوایە نەماوە لە ماڵی دایک و باوکە بۆ نونە جاران دەنەفە لەسەر و سفرێکەوە بووانێ یعنی قەرەباڵق بوو بەیانیان زوو هەڵەسای نانمانە خوارد ئێستا ئەوە نەماوە چالاکی بەیانیان کە زوو هەڵەساین زۆر جیاواز بوو دێمە جاریوە هەبوو جلەکانمان شەو لەبەرە کرد کاتی لە پاڵی خۆیان خەوان تا سبەین تا بەیانی دامانەنا ئێستا مناڵی ئێستا ینی جلیش ئەوتە مناڵی خۆم جلم بۆ کڕیوە هەستەکەی هەر دڵی خۆش نییە وەکو ئێمە دڵی خۆش نییە سادەتر بوو ژیانەکە خۆشتن ئەو کاتە مەشاکیل کەمتر بوو ئێستا مەشاکیل زۆرە یعنی ئێستا ئەم اقتصادی کە دروست بووە لە کوردستانە یعنی مشکیلەی کۆمەڵاتی زۆر دروست کردووە لە ناو خەڵکە بە تایبەتی بۆ عیلەکان تایبەتی ئەوانەی کە بۆ منە کرێچین یا مشکیلەی بەڕێوەبردننی ژیانیان هەیە زۆر یعنی مشکلێکی زۆر ناخۆش یعنی بەڕاستی من خۆم دوکان نارم یعنی ڕۆژانە چەنەها کە زیاد دەدام ئەناڵێنم بەدەست بێ ئیشی و بێ پارەی و نازانم قەرزیش زۆر بێ ئەرەوەڵا وڵا قەرزم هەیە لە ڕوو نایە پێیان بڵێم سوورە زانمە بێ مشکلە بۆ ماڵەکە هاوکاری تۆش بێ کە هاوکاری ئەوانەکە چاوەکەم جەژن چۆن سیلێ ڕەحم جێبەجێ بکەین کە بتوانین پیرۆزبایی خۆمان وەگرن ئازایی خۆمان لەگەڵ چواردەوەرەکمان بکەین تۆ چۆنیت وڵی بەداخوی سەوەکو جاری جاران نەماوە سیلی ڕەحم و شت کۆئیسە هەمووی لە فەیسبوک ئەمەچ جێبۆیە شەگەنی تر ناچێ بە ماڵک ینی عادەتەن هەمووی وای لێ هاتۆ بەعام تە جاران بە جیاواز کرابێ وڵی من تەمەنێکم یعنی تقریباً 35 ساڵم ئەو شتانم بەبیریەت یعنی خەڵک زیاتر بە ڕەحمتر بوو خزمان ئەچوومە ماڵی یەکتر بەسی سە بەداخ شتانەی چی نەماوە سەکەم بۆتەوە سیلات ئەشید بەڵێ باشە ئەم جەژنە جیاواز لەوانی تر حکوومەتی هەرێم داوا کات یامەزاری تەندروستی داوا کات خۆمان پارێزین بەهۆی نەخۆشی کۆڕۆناوە چۆن خۆمان پارێزین و سیلێ ڕەحمەکەش جێبەجێ بکەین سیلێ ڕەحمەکەی در هەرێ بە تەلەفۆن بۆ یەکترکەین و حواڵ یەکتر پرسین بۆی ڕەحمەکە هەر بمێنێ ئەژنا وەکوتر زەرەر ئەگەر بچین بۆ ماڵی یەکتر بە حکومی کە ئەوە تاو نەخۆشیە هەموو جیهانی گرتووەتەوانێ و ئەبێ بەش پابەن بین باشە سبەینێ ئینشاءڵڵا کە جەژن بوو تۆ یەکەم کەس کە
پیرۆزبایی لێ بکەی یان تەلەفۆنی بۆ بکەی کێ وڵی طبعا کەسە نزیکەکانە خوشک و برا و ڕفیقەکان تر هەروانەیە طبعا وڵە بەتەشی چیان پێڵەی لێرە چ پامە درێ پیرۆزیان لێ یەکەم و ئەحواڵیانە پسم هەرەوەی بەیانیان کاڵسن ئەچین بۆ نوێژی جەژن ئەگەر کرێم ساڵ ئەگەر کرێ دوای ئەوە ئینۆ ماڵەوە خۆمان ئەمادەکەین بۆ میوان لە پێشە دراوسێ و گەڕک دوای چین بۆ ماڵە خزمان ئەگەر ساڵانی کە بێت بەزم ساڵ نازانین چۆنە بێت ئایستا هاوسەرت چی خواردنێکت بۆ لێنێ لە جەژنانە هەر وەکو کوردەواری خۆمان قەل و قەیسی کشمیش و فاسۆلیا قەلیشت بۆ لێن بەڵێ بەڵێ نەشی گیانت بێ ئیشەڵا ئەم جەژنە کەمێک جیاواز لەوانی تر حکوومەت و با بڵێن وەزاری تەندروستی داواکە خۆمان پارێزی چۆن سیلی ڕەحم جێبەجێ بکەین کە لە جژنانە کوردەواری کردویانە لەگەڵیشیا ئەو خۆپارێزیە بکەین بەڵێ ئەکرێ بەڵام لە ڕێی سۆشەڵ میدیاوە لە ڕێی نامەوە لە ڕێی تەلەفۆنەوە ئەتوانین هەموو خزمەکانمان بەسەرکەینەوە قسەیان لەگەڵ بکەین و سیلی ڕەحم بەجێ بێنین بەڵام وەکو ساڵانی پێشوو نابێ بەداخەوە بەڵام ئەتوانێت بە هەر شێوەیەک بێ ئەو سیلی ڕەحمە بەجێبێنین و بڵێ کەسە خۆشکەین کە چاوەڕێمانە لە جژنە بچین وەلای تۆ سبەینێ ئەگەر جژنە پیرۆزە بە تەلەفۆن بکە یەکەم کەس کە تەلەفۆن بۆ کرد دایکم بەڵێ بەڵێ سپاس خۆت و لە خانەوادە زۆر سپاس سیلی ڕەحم جێبەجێ بکەین لەم جژنا لەگەڵیشە خۆمان پارێز وەڵای ڕاستە خۆپارێزی هەر کام و کار پێویستە بەڵام ڕاست ئەم بەم شێوەی کە ئێستا هەیە حکوومەت کە ڕاهێنێمە زۆر اینێکی بەڕای من دروست نییە گورم تۆ تا ئێستا سەوی بازارگە قەرەباڵغی هەیەوەتان خەڵک هەمووی تێکە لە بێشام چ سەر ناو جاری ئەگەر قرار بێ خۆمان پارێزین با لە ئێستا نەبێت لە جژنا ئەمە بزەبێت ئەگە تۆ خۆپارێزی ڕاگەنی دوو ڕۆژ پێشەوە ڕاگەێنە یانی چی ئەوە سێ ڕۆژاڵە ڕۆژانی جەژن خۆپارێزی ڕاگەین ئەگەر هەیە قەرەباڵغەکە لە جژن زیاتر لە جەژن زیاترە بزەوت مە بەسمان لەوەیە پیرۆزبایی لە کێکەی لە جژن چ کەسێکی تایبەت هەیە ئەنی یەکەم کەس تۆ پیرۆزبایی دە وەڵا پیرۆزبایی یەکەم کەس لە خانەوادەکەی خۆم لە دایکمەکەم لە کەس و کار دوایی لە هەموو کوردستان لە هەموو مسلمانانی جیهانی شەڵا خواردنێکی دایکت هەیە زۆر لە جژنا ینی بیری بکەی زۆر تامەزرۆی بی بەگشتی خواردنی جەژن هەر قەیسی و قەیسی حیاتەکەی وەکو جەژن بەس ڕۆژانی تر کفتەکەی خۆشە دایکم چی پێڵێ چ پیرۆزبایەکی بۆنی پیرۆزبایی لەکەم ئینشەڵا هیوای لەش ساقی سەرکەوتنی بۆ بخوازم ئەوەی کە بینیتان پیرۆزبایی و ڕای هاوڵاتیان بوو لەسەر جەژنی ڕەمەزان ئێمەش لێرەوە دووبارە پیرۆزبایی لە هەموو لایەکەکەین هیوادارە ئەم جەژنە بێتەمایی خێر و خۆشی و بەرەکەت بڕژێ بەسەر وڵاتوانە و هەوڵ بدەین ئەم جەژنە خۆمان زیاتر بپارێزین تاوخە نەکەین باچەکتری نەکەین باوەژ لە یەکتری نەدەین هەر لە دوورەوە ئەگەر کەسێکمان یەکترمان بینی یاخود چون بەلای کەسێکمان یاخود بە تەلەفۆنات بە نامە یەکتر بەسەر بکەینەوە بۆ ئەوی بتوانین هەم تەندروست بین و هەم کەس و کاریشمان لەگەڵمانە بە سەلامەتی بژین ئینشاءالله دووبارە پیرۆزە و پەیامی جارەمان پێشکەشکردن تا بەرنامەی تروتەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ